شەڕ بێت چه ئاشتی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان گۆشتی قوربانین. ئەو هێزانە کە بنکە و بارەگاکانیان لە باشوورە، ئەوانیش تەنیا لە لێدوانە سیاسیەکانی بەرپرسانی ئەمریکا و ئێران و تویتەکانەوە ئاگاداری ئاگر بەستن، بەڵام وە خۆیان دەڵن شەڕبێتی ئەناشتی ئەوان ئامانجن و ئێران لێیان دەدات. بەوتەی ئەمجاد حوسێن پەناهی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان کە بۆ 1964 قسەی کردووە، کاتێک شەڕدەستی پێکرد پرس بە هێزەکانی ڕۆژهەڵات نەکرا. ئێستاش کە ئاگر بەستە هەم دیسپرسیان پێنەکراوە. پەناهی ئاماژەی بۆش کرد دوێنەیە چوارشەممە سەرکونسوڵی ئێران لە هەولێر داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە هێزەکانی ڕۆژهەڵات لە هەرێم دەربکرێن بەو بیانوەی ئەو هێزانە لە ناو معادلاتی شەڕدان. بەڵام ئەو سەرکردایەتی کۆمەڵا ئەوە ڕەت دەقاتەوە و دەڵێت ئێمە بەشێک نین لەو شەڕە. بەوتەی ئامان زیبایی ئەندامی سەرکردایەتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە دوای ئاگربەست هیچ هێرشێک نەکراوەتە سەر هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە کاتێکدا تەنیا لە ماوەی شەڕەکەدا 120 هێرشی درۆنی موشکی کراوەتە سەر کەمپ و بارەگا مەدەنیەکانی دیموکرات. بەلای حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە شەڕ هەبێت یان ئاگربەست هەمیشە لە دۆخێکدان کە ئامانجی ئێرانن. حزبی دیموکرات کە لە 2010 هێرشی چڕیان کراوەتە سەر هێشتا لە لادەوەریەکانیاندامەوە و وەک ئەوەی ئامان زیبایی دەیڵێت هەمیشە لە بەردەمەوەدان لەلایەن ئێرانەوە لێیان بدرێت. وەکەوەی بەرپرسانی هێزەکانی ڕۆژهەڵات باسی دەکەن ئەوان وەک گۆشتی قوربانیان لێ هاتووە، ئاشتی بێت یان شەڕ هەر لێیان دەدرێت و ڕەوایەتیش بە لێدانەکەیان دەدرێت.